ئاگادارکرانەوە بەبوونی تەڕمێک لە گوندێکی سەر بە ناحیەی سیدەکان بەناوی شانەشە دوای گەشتنی تیمەکانی پۆلیس بۆ شوێنی ڕووداوەکە بۆمان دەرکەوت کە تەرمەکە پێی دەچێتن لە ماوەیەکی زۆر بێگیانی لەدەستدابێتن لە نزیک تەرمەکە چەند کەلوپەلێک دۆزرانەوە کە لە ناو جانتایەک بوون ناسنامەیەکی تورکی هەروەها پاسەپۆرتێکیشی لەگەڵ بوو کردووکیان یەک کەسن و بەناوی محەممەد بۆزار محەممەد یاشار تەمەنی 51 ساڵە بەڵام بۆ دڵنیابوون لە کەسێتی تەرمەکە و هەروەها هۆکاری گیان لە دەستدانی و ماوەی گیان لە دەستدانی و ئەومانە تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کرا و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک وەکو کەسوکاریە خۆت وەکو ناسیاوی خۆی بە ئێمە نەناساندوە ئەمە لە کاتێکدایە کە لە هەر لەم ساڵ لە مانگی چوار تەرمێکی تریش لە نزیک سنووری وڵاتی تورکیا دۆزرایەوە لە ناوڕووبەر تاکو ئێستا نەناسنامەی بەدەست ئێمە گەشتەوە نەتوانیمانە بیناسینەوە لەگەڵ ئەوەی کە لێکۆڵینەوەش لەگەڵی بەردەوامە هیچ کەسێکیش تاکو ئێستا خۆی نەناساندووە بۆیە وەک پۆلیس تاکو ئێستا لە پزیشکی دادی هەولێر تەرمەکە پارێزراوە.